کوردی بەرامبەر بە ژنان زۆرە و چەندین نمونەش هەیە کە ساڵانە گوێبیستی ئەبینیان ئەیبینی. بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕۆژێکی تایبەتدان نراوە کە ناو نراوە ڕۆژی جیهانی پیاوان. لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئەو توندوتیژانەی کە بەرامبەر پیاوان ئەکرێت تا چەند بەدواداچوونی بۆ ئەکرێت و ئایا لە هەرێمی کوردستاندا توندوتیژی بەرامبەر بە پیاوان هەیە و ڕێکخراوەکانی تایبەت بم وارە تا چەند بەدواداچوونیان لەسەر کردووە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ڕۆژی جیهانی پیاوانە میوانداری کاک ئاکۆ حەمەد لێپرسراوی بەشی یاسایی ڕێکخراوی یەکێتی پیاوانمان کردووە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە. بەیانی باش کاک ئاکۆ بەخێر بێت. ئێوەش باش زۆر سپاس. کاک ئاکۆ سەرەتا دەمانەوێت لەوە دەست پێ بکەین، ینی لە ڕۆژی جیهانی پیاوانە ینی دەتانەوێت چی بۆ پیاوان بکەن، چی بکرێتن؟ سپاس بۆم دەرفەتە پیرۆزبایی 9 ساڵی دامەزرانی یەکێتی پیاوان لە گشت پیاوانی جیهان و پیرۆزبایان لێ دەکەم و بە تایبەتی لە پیاوانی کوردستان و ڕێکخراوەکەمان لە سەرەتای دامەزراندنیەوە هەوڵی داوە داکۆکی لە مافی پیاوان بکە بۆ زیاتر هاوسەنگجێڕاگرتنی ژیانی خێزانی واتە لە چوارچەوەی خێزاندا ئەگەر بەراورد یەکەین لەگە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ توندوتیژی زیای کردووە. بەڵێ ئێمە دواتر سەر داتاکانی کاگاکۆ ئەگەر باس لە جۆرەکانی توندوتیژی بکەین بە تایبەت لە کۆمەڵگەی ئێمە ئەو جۆرە توندوتیژانە چییە کە بەرامبەر بە پیاوان ئەکرێت؟ ئەم جۆرە توندوتیژانە مەرج نییە. ئێستا ئێمە کە باسی توندوتیژی دەکەین هەمومان بیرمان بۆ لای ئەوە دەچێت کە توندوتیژی جەستەیی بێ، بەڵام مەرج نییە. ڕاستە توندوتیژی جەستەیی بەرامبەر بە پیاوانیش دەکرێت، بەڵام ڕێژەکە ئەگەر بە نمونە باسی بکەی ئەو نمونانەی دێتە لای ئەم نمونانەی جۆرەکانی توندوتیژی جوێندان، هەڕەشەکردن، ڕێزنەگرتن، پەراوێز خستن لە لایانی ئافرەتەکەیان لایانی ئەو کەسانەی کە بە ناوی دڵسۆزیان یان بە ناوی هاوکاریکردنی ئافرەت بە ناوی هاوسۆزی ئافرەت دەزەخەنە ژیانی ئافرەتەکە، دەزەخەنە ژیانی خێزانیەوە، دوجار ژیانی لێ تێکدن هاانی دەدەن هەر لە هەڕەشەکردن جنێودان، لە ڕێزنەگرتن، لە خیانەتکردن، خیانەتی هاوسەری و توندوتیژیمان هەیە، جۆری ترمان هەیە، واتە شێوازی ترمان هەیە. بە نمونە توندوتیژی پیاو بەرامبەر بە پیاو، توندوتیژی بڵێن کوڕان بەرامبەر بە باوک دێتە ڕێکخراوەکەمان سەردانمان دەکا. ئێمە لیژنەی کۆمەڵایەتیمان هەیە، لیژنەی یاساییمان هەیە، خۆم بەندە لێپرسراوی بەشی یاسای ڕێکخراوەکەیە، چەند پارێزەرێکی بەڕێزمان هەیە، چەند مافناسێکمان هەیە کە مشاوەرەی قانونی ڕاوێژی یاسایی ئەدەن بەو مراجعانەی بەو پیاوانەی کە سەردانی ڕێکخراوەکەمان دەکەن و داوای هاوکاری و داوای ڕێگەچارەیەکی قانونی و ئوسوڵیمان لێ دەکەن. لیژنەی کۆمەڵاتی سەردانی ئەو ماڵان دەکات بە خواستی خۆیان، بە ڕوخسەتی خۆیان، بانگی هەردوو تەڕەف دەکەین لە کاتی پێویستدا. بە نمونە ئێمە بانگی پیاومان کردووە، بانگی کوڕمان کردووە کە نەسیحەتمان کردووە، شێوازە قانونەکەیمان تێگەیانوە، لە گەورەی مەترسی هەڵەکەی ئاگادارمان کردوتەوە، بەڵێنی پێداوین کە گوێڕایال بێت و ڕێزی باوکی بگرێ، جنێوی پێنەدا، تهدیدی نەکا و ئەمە شێوەیەکی تری توندوتیژی. باش توندوتیژی کەواتە مەرج نییە تەنها هاوسەرێک مەسەن ئافرەتێک لەگەڵ بێگومان. باشە ئەوە بزانین زیاتر ئەوانەی کە ئەو پیاوانەی توندوتیژیان لەگەڵدا دەکرێت زیاتر ئەوانن کە بە ساڵاتچوون یاخود گەنجەکان زیاترن. بە ساڵاتچوو هەیە، ینی چەند ساڵ ئەرکی کێشاوە لەگەڵ منداڵی خۆی بەخێوی کردووە، ڕەنجی کێشاوە، حاڵەتمان هەیە منداڵەکەت بێوەفا دەرچووە لە باتیوی پاداشتی باوکی بداتەوە، لە ماڵ دەری کردووە، جنێ و ئیهانە، تەنانەت لێدانیش ینی زۆر بەلامانەوە ینی بەلاتانەوە سیر نەبێت کە کوڕ لە باوکی خۆی بدایان لە دایکی خۆی بدا کەمە توندوتیژی
ئێمە بە ڕێگای زۆرا زۆر بە سەردان وکوتمان بە سەردانی لیژنەی کۆمەڵایەتی ڕێکخراوەکەمان سەردانی ئەو ماڵانەی کردووە و تونتیژیمان هەیە تاوان تونتیژیش تەداخولات و دەستوەردان لە ژیانی خێزانی کاریگەریەکی زۆری هەیە. باشە مەسەلەن کە بۆ نمونە کەیسێک دێتە لای ئێوە کوڕێک لە باوکیداوە ینی جگە لە ڕووە کۆمەڵاتیەکە لە ڕووە یاساییەکەەوە ئەنیوە هیچ شتێکی ڕێکارێکی ناگرنە بەر بەڵێ بێگومان ئێمە ڕێکارمان ڕێکاری یاسایی و ئوسوڵی دەگرینە بەر هەماهنگگی و تەنسیقمان هەیە لەگەڵ بنکەکانی پۆلیس ئەوانەی کە سەرەتا لە چەند بنکەکانی پۆلیس سکاڵات تۆمار دەکەن بنکەکانی پۆلیس یەکەم جار پێشەوەی سکاڵیان وەرگن دەیانێرن بۆ لای ڕێکخراوەکەمان ئێمە لە ڕێگەی لیژنەی یاسایی و لیژنەی کۆمەڵایەتی حاڵەتی زۆرمان هەبووە کە ئێمە وامان کردووە چارەسەری کێشەکە بکەین و دوجار ئەو کەسەکە بە تەمای سکاڵا بوو پاشگەز بێتەوە لە سکاڵاکە و سکاڵا تۆمار نەکە لەبەر ئەوەی کە کێشەکەی چارەسەر بوو. باشە باست لەوە بینە سەر ئامار باست لەوە کردکە لەم ساڵدا 125 توندوتیژیەکان بەرامبەر بە پیاوان زیادی کردووە یعنی ئەو توندوتیژەی کە کراوە بەرامبەر بە پیاوان تەنها ئەوە بووە مەسەلەن لە بینی باوکو کوڕێک یان ئەوەی کە زیاد بووە بینی هاوسەرەکان بووە زیاتر بینی هاوسەرەکان بووە زیاتر بینی هاوسەرەکان بووە بە حکمیەوەی کە ئەم ساڵ بژێویشیان گرانتر بووە قورستر بووە لەبەر ئەو کێشانەی کە کوردستان ڕوبەڕووی بۆتەوە شەڕ بە دژی تیرۆرستان کۆمەڵی قەیرانی تر کە شەڕ بە دوای خۆی داهێناوە دوجار قورسی بژێویشیان زیاتر لەسەر شانی پیاو ئەشکێتەوە لەبەرەوە زۆر ئاساییە و چاوەڕوان کراوە کە کێشەی تونتیژی بەرامبەر بە پیاوان زیاتر بێت. بەڵێ بۆ پێی کە هۆکارەکان زیاتر ئەگەڕێتەوە بۆ باری ئابووری و بژێوی ژیان تا چەندێوە لایەنی پەیوەندیدارتان ئاگادار کردە بۆ نمونە مەبەستم زیاتر لە حکوومەتە تا چەند ئاگاداری ئەوەیە کە ئەمە کاریگەری کردوتە سەر ژیانی خێزانەکان وای کردووە کە ڕێژەی تونوتیژی لە کۆمەڵگە بەتایبەت بەرامبەر بە پیاوان بەرزتر بێتەوە واتەوە چیتان کردووە بۆی ئەم گرفتە چارەسەر بکەن یان ئەو ڕێژەیە کۆنتترۆل بکەن. بڵێ کاری ئێمە هۆشیارکردنەوەی ڕەگەزی نێرە هۆشیارکردنەوەی پیاوە لەوەی کە خۆراگرتر بێ لە ڕوبەڕووبوونەوەی کێشەکانی لە چوارچێوەی خێزاندا بەنمونە ئێمە ڕێکخراوەکەمان سەردانی مەکتەبەکانی کردووە و محازەراتمان وتۆتەوە لە خوێندنگاکان هۆشیارکردنەوەی چینی پیاو بە تایبەتی لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەندامانی خێزانەکەیان بکەن بە تایبەت بەرامبەر ڕەگەزی مێ بەرامبەر بە دایکیان چونکە ئێمە کە ئەڵێن پیاو چۆن پیاو خۆناغەکان هەموو خۆناغەکانی ژیانی مەسەلەن لەو کاتێک کە باوکە لە هەمان کاتدا کوڕی کەسێکی ترە یەکێکتر ئەبێ بە کوڕی و دایکی ئافرەتیش بە هەمان شێوە دایکە کچی کەسێکە خێزانی کەسێکە هەموو ئەو ڕۆڵانە ئەبینن لەبەرەوە ئێمە ئەبێ باشتر و جوانتر مامەڵە بکەین بە تایبەت لەگەڵ ڕەگەزی بەرامبەر چونکە ئێمە لە دروشمەکان ڕێکخراوکە ئەوەیە کە باوکێکی دڵسۆز بێ خۆشەویستی بۆ نیشتیمان خۆشەویستی بۆ هاوسەر بۆ ژیانێکی نوێ بە بیرێکی نوێ مەرجنیە ئێمە ڕەگەزی نێر پابندی دابوونەریتی کۆنی کوردەواری بێ ئێمە ڕاستە بە دابوونەریتەوە جوانی بەڵام دابوونەریتیش قابلی گۆڕانە ئەتوانین دەستکاری بکەین ئەتوانین بیگۆڕین لەگەڵ پێشکەوتنەکانی ژیان و سەردەم بگونجێت. کاک ئاکۆ ینی کەواتە مەسەن زۆر جار باس یاخود بۆ نمونە هەر یەکێتی پیاوانی کوردستان بخوێنیتەوە مەسەلەن لەوانەیە لای خەڵکێک وا هەستێکی وا دروست بێ کامە ڕێکخراوەکە تەنها بۆ پیاو سالاری ینی دروست بووە ینی شتێکی وا هەیە لە ئامانجی ڕێکخراوەکەتانە نا بە پێچەوانەوە ئێمە زیاتر مەبەستمان ئەوەیە پیاو ژیانێکی خێزانی تەندروست و ئاسوودە و ئاشتی خوازانە بەڕێ بکات لە چوارچێوەی یاسادا یاسا ئەو یاسایی کە لە کوردستان و لە عێراق کاری پێدەکرێت یاسایەکی پیاوسالاری نییە
بە پێچەوانەوە ئەو ئەگەر سەرنج بدەینێ یاسای باری کەسێتی قانونی ئەحوا شخصی تێبینی ئەوە دەکەین کە زۆربەی مادە و بڕگەکانی لە شریعەتی ئیسلام وەرگیراوە شریعەتی ئیسلامیش شریعەتێکە خوا دایناوە و قابلی ڕەخنەگرتن و قابلی ڕەتکردنەوە نییە لەلایەن مسلمانەکان ئەوەی کە مسلمانی نەبێ ئەو شتێکی دەبێ ڕازان بەڵێ کاگا کۆگەر ئاماژە بەو ئامارانە بکەیت کە بەراورد بە ساڵانی پێشووتر و ئامارەکانی ئەم ساڵیش بە هەمان شێوە ڕێژەی توندوتیژەکان چەند بووە ڕێژەی توندوتیژەکان 503 حاڵەتی توندوتیژیمان هەیە بە هەموو جۆرەکانیەوە و 5 حاڵەتی خۆکوشتمان 503 حاڵەت تەنها لەم ساڵ تەنها لەم ساڵ تا ناوەڕاستی ئەم مانگە یعنی ئەگەر بەراورد بکەین لەگە ساڵی پارۆ خۆی ئەبینێتەوە کوشتن بە جۆرەکانی خۆخنکاندن و لێدان جنێودان تهدیدکردن کە دوجار زۆربەی پیاوان بۆ جنێ و تهدید زۆر جار بە هەندی وەرناگرن سکاڵا تۆمار ناکەن دوجار کە تهدیدەکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە کاتێ مەترسی دروست دەبێت پیاوەکە ژیانی لێ تاڵ دەبێت ینی تا تۆ کێشەکان نەبینی مەدانیان نەیتە ڕێکخراو لەگەڵ لیژنە یاسایەکە لە نزیکەوە سیر نەکەی نازانی لە کوردستاندا چەند توندوتیژی هەیە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە قورسایی بژێوی ژیان زیاتر لەسەر پیاوە پیاو کە دوای هیلاکێکی زۆر و ڕەنجێکی زۆر بۆ بەخێوکردنی ژیانی خۆی و خاو خێزانی پێویستە زیاتر ڕێزی لێ بگیرێ زیاتر گوێڕیالی بکرێت لە چوارچێوەی یاسادا پیاو سەرپەرشتیاری ماڵە سەرپەرشتیان ماڵ پێویستە زیاتر گوێڕیالی بکرێت گوێڕیالی لە شتی باش لە شتی ئوسۆڵی و توندیژی بەرامبەر نەکرێت مەسەلەن جنێودان قسەی ناخۆش قسە هەیە زۆر لە توندیژی جەستەی کاریگەرترە کاگاکۆ ئەو ڕێژەیە بەراورد بە ژمارەی دانیشتوانی خەڵکێرەمی کوردستان ڕێژەیەکی ئاساییە کە ئەوەندە توندوتیژیە بێت یاخۆت لێکدانەوەی ئێوە بۆ ئەوە چۆنە ڕێژەیەکی کەم نییە ڕێژێکی زۆرە لە چاو ژمارەی دانیشتوانی کوردستان و لە چاو ئەو پێشکەوتنەوەی لەم سەردەمەیە هەیە باشە بەراوردێک بکەین بە ئەو حاڵەتانەی ئەم ساڵ و هەروەها ساڵی ڕابردوو چ جیاوازیەکی هەبووە جیاوازەکان زۆرن بە نمونە لە ساڵی پار 609 حاڵەتی توندیژیمان هەبووە کە ئەم ساڵ بەراوردیکەین لە ساڵ 25 لە ساڵی پار زیاترە هەتا ناوەڕاستی ئەمانگۆ ئاماژە ئێوە چیتان کردو بۆی بتوانن کە بە ڕێژەکە لەم ساڵدا بۆ شێوێ بەرز بۆتەوە چیەکەن بۆی بتوانن لە ئایندە و ڕێژەیە بەرزتر نەبێتەوە یاخود ڕێگری لە زیادبوونی ئەو ڕێژەیە بکەن وەکو باسم کرد بە ئیزافاتی تری بۆ بکەم وەکو باسم کرد چەندین وەرکشۆپ و چەند وەرکشۆپمان ساز کردووە لەم ساڵدا و لە ساڵانی پاریشدا بە تایبەت لەم ساڵدا زیاتر چڕمان کردەوە و محازەراتمان لە مەکتەبەکاندا وتۆتەوە و پرۆژە یاسامان پێشکەشی پەرلەمان کردووە خولەکانی پێشووی پەرلەمان ئاگادارن پرۆژە یاسامان پێشکەش کردووە کە یاساکان هەموار بکرێت بە نمونە مادەی 29 فەقەڕەی دوو لە یاسا چاودێری نەوجەوانان کە پیاو وەلی ئەمری مناڵەکەیت ئێمە وا داوامان کردووە کە بە شێوەیەک هەموار بکرێتەوە ئافرەتیش شانبەشانی پیاو شانبەشانی وەلی ئەمر بەشدار بێ پابەند بێ پابەندێکی یاسایی لە بەخێوکردن و لە چاودێریکردنی مناڵەکەی بنمونە مادەی 29 فەقەڕەی دوو لە یاسای چاودێری نەوجەوانان باز لەواکە کە بە نمونە نەوجەوانێک بێنینەوە تەمەنی 11 بۆ 18 ساڵە ئەگەر هەر تاوانێک بکە هەر جەریمەیەک ئەنجامدا باوکی وەکو وەلی ئەمر هاوبەشە باوکیش وەکو تۆمەتبار دۆسی بۆ دەکرێتەوە لە بنکەکانی پۆلیس و لە دادگا ئێمە ناڵێن بە ئەو پابەندیە لا بچێت لەسەر پیاو ئێمە دەڵێن بە ئافرەتیش هاوبەش بێ لەو پابەندیە ئافرەت ڕێگە بە خۆی نەدا
کە نەیەڵێک گوێڕایاڵی مناڵەکەی بێ ئێمە حاڵەتمان هەیە ئافرەت نەیهێشتووە ڕەگەزی مێ نەیهێشتووە مناڵەکەی گوێڕایاڵی باوکی بێت گوێڕایاڵی پیاو بێت کە ئەوە بەڕاستی تاوانە کە هاندانی مناڵ بۆی گوێڕایاڵی باوک نەبێ ئەوە خۆی تاوانە. بەڵێ ئاکۆ حەمەد لێ پرسراوی بەشی یاسای ڕێکخراوێکێتی پیاوان سپاس بۆ ئامادەبوون.